دەستێک هاتەنە ئەو بازاڕێمە لۆ ئێران دەڕوا بەس لە ئێرەوەیە لە هیچ جێیەکی وە نییە ئەو پارەی لێک جوایز دەکەن و شین و سپیەکەی شینەکە لۆ ئێران دەڕوا سپیەکە لێرە تقریبا فەرقە چێیە پارە قیچەکی دڕایە 20,000 15,000 فەرقە دۆلار هە دۆلارە دۆلاری ئەمەری چییە بە خۆما وەزعی سیاسی ئابووری ما بڕێک باش نە بە بودجێ ئەو مەعاشەی کە نایەتنەوەی بڕێک وەزعەکەمان خراپە ئستقلالیان کردێ لەسەر ئەو وەزعش وەڵڵاوە باقی جیهان و باقیان کەوەیان لێ کردیا پارەی سۆر نەبی وەرناگرن 25 و 50 وەرەقەچی بینی سۆر و 5 و 25 ئەوی فەرقە چێ ئەوە باقیان دەرەی لە 25 نەبی وەرناگریان 50 نەبی وەرناگرن ئەوی باقی جیهان و ئەوەکانی کڕین فرۆشتنی ئالگۆری سیارە دەکەن کە بە دینار دەفرۆشن سیارەی ئەو پارە نەبی وەرناگری کە پارە لە دەست جەنابەت بی سپیت پێبی فەرق کەمتر لێ وەردەگرن شینەبی بڕێک زیاتر لێ وەردەگرن بە 25 بە فەرقەچی وەردەگری بە 50 بە فەرقەچی وەردەگری بە 5 دینار هەزاریش فەرقەچی وەردەگری